لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش لە چوارچێ ڕووداوەکانی ناوچەکە ڕاستیەکەی پێدەچێ ئێستا هیچ کەسێک هێندەی ئێران و عێراق شیعی ئێران دەسەڵاتداری ئێران لەگەڵ شیعی عێراقا ڕاستیەکەی لەژێر فشارە نەبن هەتا دێت گۆڕانکاریەکان بە دڵنیاییەوە وردە وردە ئیتر ڕوودەکاتە ئەمانیش پرسەکان لە ئیسرائیل بە نزیکەیی وەکو لە فەڵەستین لە غەزە بە نزیکەی وەکوەوە ڕواکە ئەویسترا ئیسرائیل ئەیویست هەندێک پرسی دیاریکراوی کەم نەبێت ئەوانەی دیکە پرسە استراتیژیەکان بە نزیکەی بۆ ئەمریکا ئیسرائیل یەکلا بوونەتەوە لە سووریا دۆخەکە دیارە لە لوبنان دۆخەکە دیارە بە دڵنیایی ماوەیەکی باش بوو ئەمریکا لەبارەی عێراقەوە بێدەنگ بوو لەبارەی ئێرانیشەوە بێدەنگ بوو بەڵام ئەمڕۆ هەندێشتی دیاریکرا و ڕاستی لەو بارەیەوە پێشهاتی تازە ڕوویاندا ئەو ماوەی کە ئەمریکا دای نابوو وەکو مۆڵەتێکی دیاریکرااو بۆی عێراق بتوانێت بەردەوام بێ لە کڕینی غاز بۆ بەرەمێنانی وزەی کارەبا لە ئێرانەوە ئەمە پێم وابێ حوتیمان کۆتایی هات ئەمڕۆ و بەنزیکەی دوێنێ ژێگلای بۆ کە چیتر عێراق ناتوانێت ئەو کارە بکە ئەمریکا ڕێی پێنایە بۆی درێژ ناکاتەوە دەمێکی ئەمریکا مۆڵەتە پێم وابێت 2 مانگی 3 مانگیە بەردەوام بۆ عێراق درێژەکاتەوە بەڵام پێدەچێت تر ترەمپ فشارەکانی لەسەر شیعی عێراق زیاتر بکە بۆیە ئەمە تەواو کۆتایی هات و عێراقە بەبیر لە ئەلتەرناتیڤ بەدیل بکاتەوانێ پرسی دیاریکراویش تایبەت بە ئێران بە دڵنیاییەوە ئەوە بوو کە ئەمڕۆ ترەمپ وتی پێم خۆشە گفتوگۆ بکەین ئەگەری یان بژاردەی گفتوگۆم لەگەڵ ئێرانە پێ باشترە بۆ ئەگەر نا ئەتوانین تەنها دوو بژاردەمان هەیە یان گفتوگۆ یان لێدانی ئێران شەڕ بە دڵنیاییەوە پرسانەی چەند ڕۆژی ڕابردوش لە سووریا ڕوویاندا بە دوور نین لە هەندێک لە مەترسی ئەمنی و خوێندنەوەی ئەمنی و سیاسی ئاسایش و سیاسی بۆ عێراق بەگشتی و بۆ شێعی عێراق بە تایبەتی جۆرێک لە ترس و دڵە ڕاوکێ لای عێراقیەکان هەیە هەرزوو کەوتە خۆیان سنووری نێوان عێراق سووریایان قایمتر کرد و قسەیەکیش لەبارەی ئەوە هەیە دیمەشق ماوەیەک لەمە و پێش پەیامێکی دیاریکراوی بۆ عێراقیەکان نردبێ لەوەی کە هەستی بە جۆرێک لە جموجوڵی دیاریکراو لە عێراقەوە کردووە بۆ ئەوەی دۆخی سووریا بشێوێنرێ ئەمە تا چەند وایە یان نا ڕاستیەکەی وردە وردە خەریکە سەرداوەکان دەرەکەون و قسەی دیاریکراویش لەبارەی ئەگەری دەستپێکردنی ئەو پەڕیگوشاری ئەمریکایە لەسەر شیعی عێراق ئەم پەڕیگوشارە یان وردە وردە شارەکانی ئەمریکا لە چوارچەوەی کابینەکەی حکوومەتەکەی ترەمپ بۆچوو ئۆگا چۆن ئەبێ چۆن نابێ کەی دەگاتە سەر ئەگەری ڕاستیەکەی گۆڕینی هاوکێشە سیاسیەکە لە عێراق ئەمانە هەمووی قسەی جدین و ئەبێ شیکردنەوەیان بۆ بکرێ من ئەم شەو لەبارەی هەم ڕەهەندە سیاسیەکەی هەم ڕەهەندە ئابوووریەکەی ئەم پرسانی کە باسم کردن دوو میوانم هەیە دکتۆر ئەحمەد شەریفی پسپۆڕی بواری ئاسایش و استراتیژی بەڕێزیان لە بەغدادەوە لەگەڵمان بە سکایپ دانانەقی ڕۆژنامە نووسی ئابووری و نەوت کاکداناش لە ستۆدیۆکانمان لە زووم لەگەڵ ما بێ کاکدانا بەخێربێی بەڕێزێ دکتۆر ئەحمەد شەریفی ئێوەش بەخێربێن من ئیزن لە ئێوە فەرمووم کاکدانا لەگەڵ دکتۆر ئەحمەدا دەست پێکەم دکتۆر ئەحمەد سڵاوت لێبێی وادارم باشبی بەخێربەی بۆ زووم ماوەیەکی باشە ڕاستیەکەی لەبارەی فشارەکانی ئەمریکاوە بۆ سەر عێراق بۆ سەر حکومڕانان قسەی دیاریکراوە کرێ شتی زۆر وترا بەڵام ماوەیەکە بێدەنگێکی دیاریکراو هەیە سزادانی هەندێک بانک نەبێ لەگەڵ درێژنەکردنەوەی مۆڵەتی کڕینی غاز لە ئێران هیچی تری وامان نەبینیوە فشارەکان بەرەو چۆ بسم الله الرحمن الرحيم بەناوی خوای گەورە و میێرەبان
پێم وایە هیچ فشارێکی نییە بەڵکو کێشەیەکەیە لە سیاسەتی دەوڵەتی عێراقا بابەتی سربەخۆی وزە ئەوە بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی دەوڵەتی عێراق وارووا پشتبەستن بە ئێران لە هاوردەکردنی وزە کە دەبێتە سەرچاوەیەکی ژیانی ئابووری لە وڵاتەکەدا لە پاڵ ئەم نێت و ئاسایشدا بەس عەرەبیەکە وە کێشەیەکێ لە داهاتەکانی دەوڵەت و هەروەها لە تێگەیشتن لە بابەتی ئەمنی نیشتیمانی لەبەر ئێمە وەکو وڵات کە هەڵوێستێکمان هەیە هەڵوێستەکەمان بە تەواوی جیاوازە لە ڕووی دەستورەوە ئەمریکا هاوپەیمانێکی استراتیژیە هەروەها ئێرانیش بۆیە لە سیاسەتی باڵای دەوڵەتی عێراق تایبەتمەندیە هەیە لە نێو ئەم حاڵەتەدا بابەتی غازیش بابەتێکی زۆر ڕوونە بە سیاسەتی هەرێمی ڕاگیراوە بەڵگەشمان بۆ ئەوەیەکە کێڵگەیەگە لە مسر کە لە ساڵی 2015 دۆزراوەتەوە لەگەڵ ئیتالیا ڕێکەوتون لە ساڵی 2015 لە ساڵی 2007ەوە بەرەمی هەیەەوە بەرهێنانی تێدا دەکرێت بۆ بەرەمێنانی کارەبا بۆچی ئێمە 20 ساڵ دوا کەوتوین بەراورد بە وڵاتانی دراوسێەوە بە تایبەتیش ئێرانی ئەمەش بابەتەکە تەنها پەیوەندی بە ئەمریکاوانێ بەڵکو کێشەیەک هەیە لە پەیوەستکردنی ئاسایشی نیشتیمانی و داهاتوی عێراقەوە لەگەڵ ئێران کە ئەوەش هەڵەیەکی استراتیژیە پێم وایە ئەوە باجەکەی دەدەین و هەڵەیەکی استراتیژیە کە ئەنجام ینی ئێستا دکتۆر ئەحمەد ئێمە مەبەستم عێراقا هەڵەیەکی استراتیژی کراوە چەند ساڵە بەردەوامین لەسەری ئێستا ئەمریکا هاتووە بۆمان ڕاستەکاتەوە وایە مەبەستم بڕیاری درێژ نەکردنەوەی مۆڵەتی هەناردەکردنی غازە. نا لە ڕاستیدا ئەمە ئەگەر ببێتە بابەتێکی نیشتیمانی باشتر دەبێت ئێمەوە بەرهێنان لە داهاتە نیشتیمانەکان بکەن بەڵگەشت بۆەوەی هەرێمی کوردستان لە سەر ئاستی هەرێمی کوردستان بەرەمێنانی نییە لەسەر ئاستی بەرەمێنانی غاز دەتوانێت غاز بنێرە بۆ نینەوە بۆ کەرکک بۆیە دەتوانین وە بەرهێنان بکەین ئێران بە شێوەیەکی تر دەسوەردان بکات بۆ ئەوەی کۆنتترۆلی بڕیاری سیاسی عێراق بکات بە شێوەیەک مەبەست بۆ نمونە بابەتی بەرەمێنانی غاز لە عێراق ڕاندی سیاسێ ئێمە لە ڕاستێدا ئێستا باجی ئەو بڕیارانە دەدەین و ترەمپ هاتووە بە جیاواز لە بایدن مامەڵە دەکات بایدن پاڵپشتی شێوازێکی سیاسی دەکرد بەڵام ئێستا ترامپ ئێستا دۆخی عێراق لەبارەدەم ئاڵنگاریەکدایە ئێمە هەر پەیوەندێک بچڕێنین لەگەڵ عێراق کاریگەری لەسەر بڕیاری سیاسی دەبێت لە ناویشاندا بابەتی غاز و بابەتی دۆلار و بابەتی بازاری کراوە و هەموو بابەتەکانی دیکە ئەو دەواازانەی کە کۆنتترۆل نەکراون هەروە بابەتی سنوورەکان ئەمانە هەموو پەیوەستن بە یەکێک لەو بابەتانە بابەتی غاز و بەرهێمێنانی کارەبایە. سپاس دەکەم دکتۆر دێمە وڵات کاکدانە دووبارە بە خێربی بەدارم باشبی ئێوە چۆن خوێندنەوە بۆ بڕیارەکەی ئەمریکا لەبارەی درێژنەکردنەوەی ئەو مۆڵەتی بەردەوام پێم وابێ لە 2015 بەردەوام خەریکە بۆ عێراق درێژەکرێتەوە بەڵام تەواو خوێندنەوەی ئێوە چییە لە ڕوو ئابوووریەکەی لە ڕەهەندە ئابوووریەکەی؟ ئەم کێشەیە کێشەیەکی سیاسی و ئابوووریە کێشە سیاسیەکەی لە تێرمی یەکەمی ترامپەوە دەستی پێ کردووە هەر لەو کاتەوە ترامپ دڵدۆنگ بووە بەرامبەر بە بەکارهێنانی غاز لەلایەن ئێرانەوە بۆ عێراق لە ڕاستیا چونکە ئەمە بنەوانەیەکی ئابووری گرنگی نێوان هەردوو دەوڵەتە بەڵام ئەمە درێژ کرایەوە بۆ 2010 و لە دوای 2010شەوە لەگەڵ دەرچوونی بایدنە ڕێکەوتنێکی ترکرا بۆ هێنانی غاز بۆ عێراق لە ڕاستیە ئەوەی کە ئێستا ترامپ دەیەوێ سەرچاوی سیاسەتی خۆی
لە دوو ڕوانگەوە ببینێ. یەک قەراری ڕاگررتنی غاز لە ئێرانەوە بۆ عێراق بەستوێتەوە بە دەستگای ئاسایشی نیشتیمانی ئەمریکاوە بەشێک لەو قەرارە و قەراری دووەمیشی سەلاحیەتی داوە بە وەزارەتی خارجی، واتە ئەگەر بێت و عێراق پابەندی ڕاگررتنی غاز نەبێ لەگەڵ ئێرانە، ئەوە لە ڕێگەی ئەو دوو دەستگا گرنگەی ئەمریکاوە سزا بەسەر عێراقدا و بەسەر ئەوانەی مامەڵە ئابووری ئەکەن لەگەڵ ئێرانە یاخو مامەڵەی هێنانی غازەکەن لەگەڵ ئێران. ئەم کێشەیە زیاتر کێشەیەکی لە ڕاستیا بۆ عێراق کێشەیەکی ئابووری وزەیە. ئەوەیە کە عێراق سەرچاوەی ئابووری وزەی عێراق لە ڕاستیا خەلەلی هەیە، ئینفراسترەکچەرێکی باشی نییە لە ڕاستیا بۆ بەکارهێنانی نەوت و غاز بۆ ئەوەی کە گەشە بدا بە هەموو سێکتەرەکانی تر لە وڵاتە. لە بواری لە ڕاستیا دابینکردنی کارەبا لە ڕێگەی غازەوە تەسیر و بۆشایەکی زۆر گەورە بۆ عێراق دروستەکە. جا من وڵا ئەوە دێمە سەری کاکدانا، بەڵام شتێکت باس کرد ئەوەی کە ئەمریکا ئیدارەکەی ترامپ ئەم پرسی بەستۆ بە دەستگای ئاسایشەوە لەگەڵ وەزارەتی دەرەوە. ئێمە ئەمە چۆن لی تێبگەین لە حاڵەتی بۆ نمونە سەرپێچیکردنی عێراق لە شتێکی دیاریکراوی پرسی بە هەناردەکردنی غاز و وزە لە ئێرانەوە یان هەر پرسێکی دیکە، ئەم پرسە کاتێک ئەبەسترێتەوە بە دەستگای ئاسایشەوە بە معنای چی؟ کاتێک ئەبەسترێتەوە بە وەزارەتی دەرەوە بە معنای چی؟ کاتێک بەسرێتەوە بە دەستگای ئاسایشەوە کەواتە لایەنە سیاسی و ئیستیخباراتیەکانی ئەمریکا من پێم وایە باگراوندێکی باشیان هەیە لەگەڵ ئەوانەی کە مامەڵە بە وزەوەکەن لە عێراقا، ئەو کۆمپانیایانەوە ئەو کەسایەتیانەوە ڕاستە و خۆ بێد و دڵی دایان خاتە لیستی تیرۆرەوە. ئەمە مەجای ئاسایش، مەجای لیستی تیرۆر، لیستی تیرۆرەوە بەڵێ، و مەجای ئەوەی کە سەلاحیەتی داوە بە وەزارەتی دەرەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەشێکی گرنگە لە داڕشتن و دروستکردنی سیاسەتی ئەمریکا. ئەمەش ڕاستە و خۆوە لە عێراقکە کەنارگیری بکە، هەم لە ناوخۆی خۆیان کێشەی سیاسی زیاتر قوڵ بکاتەوە و هەم بربەستێک دروست بکە بۆ عێراق لە ڕووی سیاسی، سەربازی و دیبلۆماسیەوە. وەزارەتی خارجی ئەمریکا ناتوانێت ڕاستە و خۆ ئەگەر بێت و پابەندی عێراق بە بڕیارەکانی ئیدارەی ترامپەوە نەکرێ، وەزارەتی خارجی ئەمریکا بە شێوەیەکی تر سیاسەتی خۆی لەمەڕ عێراقدا دەڕێژێ. هەموو ئەمانە کاریگەری ڕاستە و خۆیان نەبێ لەسەر حیزبە سیاسیەکانی عێراق و لەسەر دەستگا سیاسیەکانی عێراق و لەسەر کەسایەتی سیاسیەکانی عێراق. ئێمە بیرمان نەچێ عێراق لە ئێستا پێکاتەیەکی زۆر زۆر ئاغۆزە، چی لە ڕووی نەتەوەییوە، چی لە ڕووی سیاسیوە و چی لە ڕووی ئەنتی و بەڕاستی ئەتنیکی و دینیشەوە. هەموو ئەمانە وای کردووە حکومڕانێکی تەندروست و حکومڕانێکی شەفاف نەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو ئامرازانی کە لە بەردەست عێراقایە بۆ ئەوەی عێراقی پێبژێنێتەوە. لە مەجای نەوت و گازە لە ڕاستیا عێراق مێژوویەکی زۆر تاڵی هەیە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ نەک عێراق. زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاوشێوەی عێراق یەکێکی گەورەی نەوت و غازن، لە ڕاستیا عێراق لە ئێستا ئەگەر بێت و جیاوازیەک لە نێوان دەوڵەتانی ئۆپیکا بکەین، عێراق پلەی ڕانکی 130مین وەرەگرێ. ئەگەر بێت و مقارنەی بکەین لەگەڵ دەوڵەتێکی وەکو سعودیا 136مین وەرەگرێ. ئەگەر بێت و لە ڕووی بەکارهێنانی وزەوە لە ڕاستیا عێراق بەکاربێین، ئەوە 36 دەرەچێ ڕانکەکەی کە بەکارێ باو بۆ بوژانەوەی ئابووری و بۆ بوژانەوەی هەموو سێکتەرەکانی در. وڵاتێکی وەکو سعودیا 103 لە ڕاستیا. ئەمە گاپێکی زۆر زۆر گەورەیە و بۆشایەکی زۆر زۆر گەورەیە و بەرپرسیارەتیەکی زۆر زۆر گەورەیشە بەرامبەر بە داهاتووی عێراق چۆن مامەڵە لەگەڵ ئەم ئامرازانە. باش سواس دەکەم. بەڕێز دکتۆر شەریفی، پێم بڵێ باسی ویستی ئەمریکات کرد بۆی بڕیارەیە با بڵێن هەم ئابووریەکان هەم سیاسیەکانیش ڕاستیەکەی تر وردە وردە لە دەستی ئێران لە چوارچێوەی عێراقا دەربهێنێ. تۆ لەبارەی بڕیارە سیاسیەکانەوە قسەم بۆ بکە. ئەمریکا تا چۆ ئەتوانێت دەستی ئێران، هەژمونی ئێران لە عێراق بە تایبەت لای شیعە بە دیاریکراوی کورت بکاتەوە، کەمی بکاتەوە، بە شێوەک لە شێوەکان تەحجیمی بکە. ئەمریکا لەم ویستەیە تا چۆ ئەتوانێ بڕوا؟
بەڵێ بەڵێ لە ڕاستیدا ئێران پاڵپشتی شیعی عێراق ناکە بەڵکو ئەو کۆمەڵی هاوپەیمانەیە کە لەسەر شیع حسابن هاوپەیمانەیە لە کوردیش و لە سونەش و هەروەها کۆمەڵێ مواردی هەیە کە دەتوانێت وا بکات کاریگەری لەسەر بەراری سیاسیشیە بێت ئەو ئاراستەی بۆ لە قاڵبدانی دەسەڵاتی ئێران لە سەر بڕیاری سیاسی عێراق دەڕات ئەوە ئێران پشت دەبەسێت بە هاوپەیمانەکانی بۆ کۆنتترۆلکردن بە دەست بەسەراکردنی داراییەکان و هەروەها دەستگرتن بەسەر ڕاگەیاندن و هەروەها چەک و هەروە بابەتی دامەزراندن هەموو ئەو ئەمرازان کە ئێران بەکاریان دێنێت بۆ ئەوەی ڕۆڵی کاریگەری بێ لە عێراق ئەمریکا بەو ئاراستە دەڕات دەیەوێت هەژمونی ئێران کەم بکاتەوە یەکەم جار بە ئامانجگرتنی هاوپەیمانەکانی بە شێوەی ڕاستەوخۆ و هەروە ئەو ئامرازانشی کە ئێران بەکاری دێنێت وەک بابەتی دراو و هەروە بابەتی دەست بەسەراگرتنی ڕاگەاندن پێم وایە خواستی ئەمریکا هەیە بۆی عێراق لە ئێران دابڕێ دابڕانەکەش تەنها دابڕانی سیاسی نابێت و تەنها پەیوەستیش نییە بە عێراقە بەڵکو پەیوەندێکی هەرێمی هەیە ئەمریکا وای دەبینێت کە دابڕێنی عێراق و ئێران دەبێتە هۆی نەهێشتنی پەیوەندی سووریا و لوبناان و فلەستینیش بە ئێرانەوە و هەروە ئەمریکا پێی وایە کە عێراق بەهۆی پێگە سووراتیەکەی و استراتیژەکەی وە گرنگیی زۆری بۆ ئێرانەیە و هاوکێشەکە بەو ئاراستەیە دەڕوات و بە تێگەیشتنی من قۆناغی داهاتوو بە هیچ شێوەیە بابەتی سەربازی لە بابەتی سەربازیدا کورت نابێتەوە بە بابەتی ئابووری و سیاسی فشار دەکات و هەروە لەوانەیە بامەزگرتنی سەربازی شەبێت بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە پێکدادان لە نێوان خواستی ئەمریکا و ئێران ڕوو بدات واروە ئیسرائیلیش ئەمە بابەتێکە ئەگەری ڕوودانی هەیە ڕەنگە پێکدادانی سەربازی ڕوو بدات ئۆپراسیۆنی تایبەت ئەنجام درێت ئێستا ئێمە لە بەردەم دوو بابەتی سەرەکیداین بابەتی یەکەم ئەوەیە کە ئێران کاریگەر دەبێت بە بابەتی گفتوگۆی دیپلۆماسی دەربارەی بەرنامە ئەتۆمیەکەی و هەروەها ئەگەری ئەوەی کە ئەمریکا ڕێگە بە ئیسرائیل بدای هێرشی سەربازی بکاتە سەر ئێران و هەروەها بابەتی دەسوەردان لە سووریا هێشتا بوونی هەیە بابەتی ئەمنی و سیاسی و سەربازی عێراق تا ئێستا دەخوازێت کە سنوورەکانی بەڕووی سووریادا دابخات دێمە سەر ئەو پرسانەش ڕاستیەکەی بەڵام بۆچی پێت وایە ئێران کارتی گفتوگۆی لەگەڵ ئەمریکا سووتانوە ئەمڕۆ ترەمپ لەم بارەیەوە قسێکی دیاریکراوی کردوتی ویستی من ویستی گفتوگۆیە دیارە هێشتان با بڵێن هیوایەک ماوە بۆ گفتوگۆ لەگەڵ ئێران لەبارەی دۆسەی ئەتۆمی بەڵێ بۆرە پرسیارەکە دووبارە بۆچی پێت وایە کارتی گفتوگۆ لەگەڵ ئێرانە لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەی ئیتر کۆتایی هاتووە و لە ئارادانیە لە کاتێکە ئەمڕۆ دۆناڵد ترەمپ گوتی من دوو بژاردە هەیە یان گفتوگۆ یان شەڕ من گفتوگۆم پێ باشە و دیارە کاتێک ترەمپ باسی گفتوگۆکە هێشتان دەرگاکەدا نەخراوە نا بە تێگەیشتنی من دانوستانبوونی نییە ڕابەری باڵای ئێران بە ڕوونی ڕایگەیاند کاتێ باس لە ڕابەری باڵای ئێران دەکەین ئێمە باس لە بەشی سەرەوەی هەڕەمەکە دەکەین کە کۆنتترۆلی بڕیاری لە ئێران کردووە هیچ بڕیارێک نادرێت جگە لەوەی لەو بڕیارەی لەلایەن ڕابەری باڵاوە دەدرێت بۆیە ڕەتکردنەوەی دانوستان ئەوە بڕیاری ئێرانە کە دەبێت بۆتە هۆی نەمانی متمانە لە نێوان ئەمریکا و ئێران
سەبارەت بە بابەتی بەرنامە ئاتۆمیەکە بڕیاری ڕسمی ئێران لە ڕابەری باڵاوەیە کە دانوستانی ڕەت کردووە چۆ بژاردەی دووەمیش جەنگە بۆیە بابەتی بژاردەی دیپلۆماسی و گفتوگوی سیاسی دەگۆڕێت بۆ بژاردەی جەنگ دکتۆر پێم بڵێ بە دڵنیاییەوە دێمە سەر سووریا بەس پرسێکم بەلاوە گرنگە لای بەڕێستان هەم لە عێراق هەم لە ئێران خیاری با بڵێن بژاردەی لێدانی ئەمریکی بژاردەی کراوەیە و ئەگەری زۆرە پێم بڵێ ئەوەی عێراق پێش ئەوەی ئێرانەکەوێ بەو مانایەی سەرەتا لێدانە بچووکەکە اینجا لێدانە گەورەکە بە پێی تێگەیشتن و خوێندنەوەی من ڕووداوەکان بەو ئاراستەیەن کە سەرەتا لە عێراق بدرێ و پاشان لە ئێران بدرێ لەبەرەوە عێراق استراتیژەکەی ڕوونە کە خۆ ئامادەکردنە بۆ ئەوەی بچێتە ناودڵی ئێرانەوە سەرەتا لە فەڵەستینەوە دەستی پێکرد گەیشتە لوبنان و گەشتە سووریا و تەنها لە گروپەکانیشدا ناوەستێت ئێمە تەنها پێشبینی دەکەین بەڵکو خوێندنەوە بۆ دۆخەکە دەکەین کە ئەویش ڕەنگە بڕات بۆ لێدان لە گروپە چەکدارەکان و کاریگەری لەسەر بڕیاری سیاسیە بێ کە لە چوارچێوەی هەماهەنگیدان و دوای ئەوەش هەروەها دەرگای گفتوگۆ ڕەنگە جارێکی دیکە بکرێتەوە سەرەتا لە گروپە چەکدارەکان دەدرێت دوایەوە جاتۆ پێم بڵێ بەس بە کورتی پێم بڵێ ئەوەی عێراق کێ بێ ئەمریکا تاکەی لەسەر عێراقە وەستێوە لە گروپەکان گروپە چەکدارەکان لە حەشدی شەعبی نایە بە تێگەیشتنی من ئەمریکا وای دەبینێ کە حەشدی شەعبی لە ماوەی پێکدادانەکانی لەگەڵ داعش ئەوە بڕیارێکی نیشتیمانی بوو وە لە بەرژەوەندی عێراقدا بوو بەڵام دوای وەستانی ئۆپراسیۆنەکان دوای ئەوە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بەکاردێنرا بە شێوەیەک حەشدی شەعبی بەکاردێنرا کە لە ژێریدا گروپە چەکدارەکان کۆبوو دەبوونەوە و ڕێکدەخرا کۆکردنەوەی حەشدی شەعبی بە ڕوانگەی ئەمریکا هەموو گروپە چەکدارەکان لە خۆ دەگرێت هەموو گروپە چەکدارەکان پەیوەستن بە حەشدی شەعبیەوە حەشدی شەعبی پێیوە بەشێکە لە هێزی ئەمنی عێراق سپاس دەکەم کاک دانا بێمە سەر مەسلەی غازەکە پرسی وزە عێراق تووشی قەیرانە بێ قەیران بە مانای قەیران یان تووشی کێشە بێ تووشی کێشە بێ ئەوە لەبەرەوەی هیچ ئامادەکاریەک نییە بۆ ئەوەی کە تۆ عێراق 40,000 مێگاوات کارەبا بەکارێنێ و 6,000 ئەتوانێت لە ناو خۆی تەولید بکە بە هەموو جۆرەکانی کارەباوە بۆیە لە ئێستا تووشی شۆرچیەکی زۆر گەورە ئەمە کورتێکی لە سەدا 57 کەمە بێت لە سەدا 43 ئەم هاوینێکی زۆر نائارام و ناجێگیرە بێ ڕووی دابینکردنی کارەباوە بۆ عێراقیەکان ڕاستە ئەمە بەشێکی بەڵام عێراق هاتووە هەندێک ڕێکەوتنی کردووە ئەم ڕێکەوتنانش لە ڕاستیا بەشێکی گەورەی لە جێنەبەجێنەکردنی ڕۆڵی ئێرانە لە ناوچەکە یەکێک لەو ڕێکەوتنانە کە کردوێتی ئەوەیە لەگەڵ تورکمانستان کە ڕۆژانە 20 میلیۆن پێ سێجا غاز بکڕێ لەوێت تا ئێستا جێبەجێ نەکرەوە ڕێکەوتنیەکی تر جێبەجێ نەکراوە ناشکرێ هۆکارەکەی لەبەرەوەی ئێران ڕۆڵێکی زۆر گەورەی سیاسی هەیەەوە ئامادەی عسکەریشی هەیە لە ڕێگەی ئەو گروپانی کە ئیدارەی ئەدا واوەکو ئەو بەڕێزەش باسی کرد لە ڕووی داراییشەوە ڕۆڵێکی بەرچاوی هەیە ئێران کاتە توانین بڵین لە ڕووی سیاسی سەربازی و هەروەها لە ڕووی اقتصادیشەوە توانیوێتی بەشێکی باش چاودێر بێ بەسەر ئەوەی کەچی لە عێراق دەگوزارێ بۆیە ڕێکەوتنی عێراق لە ئێستا گەر بێوێ بێتە دەوڵەتێکی سربەخۆ لە ڕووی بەکارهێنانی وزەوە و وزەکڕین لە دەرەوەی خۆی تاوەکو ئەوەی ئەم کەم و کوڕیانە پڕدەکاتەوە پێویستی بە لایەنگیری ئەمریکا هەیە و پێویستی بە
سەرچاوی مرۆیی باش هەیە لە ڕووی ئیدارەدانەوە کام اقتصادی بەرز بکاتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دراوی وزا بکرێ لە ڕاستیە. بۆیە ئێستا خەریکی ڕێکەوتنە لەگەڵ سعودیەکان، خەریکی ڕێکەوتنە لەگەڵ کۆیتەکان، بەچی دەمێکە باسی ئەم بژاردانەی سعودیە و کۆیت و وڵاتانی خلیجەکرێت کە کۆستەکەی با بڵێن تێچۆکەی کەمتریش بۆ عێراق کۆستەکەی تێچۆکەی کەمتر بۆ عێراق دەکەوێت، بەڵام کێشەی سیاسی هەیە و حەلکردنی کێشە سیاسیەکان و چاودێرە سیاسیەکان لەلایەن ئەمریکا و ئەو دەوڵەتانی کە ڕۆڵی گرنگیان هەیە لە ئازادکردنی عێراق بەریتانیەکانە ئەمەوە کە ئاسانکاری بۆ عێراقکە کە ڕێبکەوێت لەگەڵ ئوردنیەکانەوە، ڕێبکەوێت لەگەڵ کۆیتیەکانەوە، ڕێبکەوێت لەگەڵ سعودیە لە ڕێگەی تۆڕی کارەبایی ئەوانەوە کە لێیان زیادە بە عێراق لەمە دو ئاسانتر نابێ ئەمریکا تەواو مەسلەی غازی ئێرانی لە تۆ بڕی ینی ئیتر ئێران بەقوتە بەقوت نییە هەژمونی بەسەر تۆ هەیە ئەمەش ئیتر چاوەڕێ دەکەین چۆن مامەڵە لەگەڵ کڕینی کارەبا کرێ لەم سێ وڵاتی کە باسمان کرد لە ڕێگەی کۆیت و ئوردن و سعودیەوە ئەوەی ماوەتەوە مامەڵەکردنە لەگەڵ وزا لە ناوخوا تاوەکو چەند عێراق ئامادەکاریەکە ئامادەکاریەکانی دەست پێ کردووە لە ڕاستیە تقریبا لە 2021ەوە مامەڵەی لەگەڵ فلێرین گاز ئەو ئاگرەی کە لە فیلدەکان غازی بەفیڕۆچ و تقریبا عێراق ساڵانە 12 ملیار دۆلاری لەوە بەفیڕۆ دەچوو و بە ڕێژەی 144 ئێستا هەوڵێکیان داوە لە 2024 تقریبا گەیشتووەتە 133 و مامەڵەشی لەگەڵ دەکرێت لە ئاخری 2025 بکاتە 120. اینجا ئەشوەرسییت گازمان هەیە، گازی هاوڵ. ئەم گازە هاوڵە چۆن بەکارەهێنرێ پرۆپینتە و بنیاتی بۆ نمونە پاوەڕپلانتی لەسەرکرێ چەند مێگاوات. ئێستا لە کوردستانی خۆمان خۆشبەختانە تاقی کراوەتەوە لە حەسیرە لە فیلدی حەسیرە لە کێڵگەی حەسیرە 165 مێگاوات و بەرەو 200 مێگاواتە چێ سوودمان لەو پرۆپینتە گازە سۆسیتە وەرگرتووە بۆ کارەبا. ئەمانە بێ لە ڕاستیە بەرنامەی وەستراتیژی عێراق چۆن مامەڵە لەگەڵ وزاکە و چۆن مامەڵە لەگەڵ غازاکە لە ڕاستیە ئەو تەقدیرەی کە دانراوە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا لە ڕێگەی غازەوە چونکە زۆربەی زۆری ئەو کارەبایی کە دابینەکرێ بۆ عێراق لە ڕێگەی غازەوەی لە ڕاستیە وادانراوە تقریبا لە ساڵی 2028 بۆیە کاتەکەی تۆزێ درەنگە بۆ عێراقیەکان و ئەمە دەبێت بەدی دەست و برچیە ئەوە شتی دەست و برد ئەوەیە کە غازی کوردستان ئەکرێ یەکێک بێ لە بەدیلەکان من پێم وایە نیو سعاتێک پێشەوەی بێمە بەرنامەکە ئەمریکا داوای کردووە ئەمریکا داوای کردووە و ئەمریکا ئێوێ ڕۆڵ بە هەرێمی کوردستان بە لەگەڵ عێراقا تەنها لە ڕووی سیاسی و دەستوریەوە سەر بە عێراق نەبن بەڵکو لە ڕووی وزەیشەوە هاوکاری یەکتری بکەین. چەند پێیەک هەرێمی کوردستان لەو بوارە چوەتە پێشەوە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو کێش و ململانی لە نێوان ناوەند و هەرێما هەیە ئەمەشی تۆزێ تاخیر کردووە. اینجا دوای ئەوە ئەوەی کوردستان لە ڕاستیە ئەگەر بۆ قودرەتی ئەوەی لە ئێسا نییە 600 ملیۆن پێسێ جایە لە ڕاستیە بۆیە ئەگەم خۆش ئەمێ پرسیار بکەم پێشەوەی بیکەمە زانی چیڵێم 600 ملیۆن پێسێ جایە لە ڕاستی ئەگەر بمانەوێ بۆ هەرێمی کوردستان خۆی لە ڕێگەی غازەوە کارەبای 24 ساعتی دابین بکەین 1 ملیار و 100 ملیۆن پێسێ جا دەبێت. بۆیە پێویستی بە فراوانکاری هەیە. کێڵگە غازیەکانی هەرێمی کوردستان و بە تایبەت کۆرمۆر بەشی ئەوە دەکات کە غاز دابین بکات بۆ عێراق تەنانەت بۆ دەرەوەش بەڵام پارە و تێچوویەکی زۆر هەیە بۆ فراوانکاری و گەشەپێدان و دەڤڵۆپمنتی. لە ڕاستیە ئەوەی خەمڵێنراوە لە ئێستا 400 ملیۆن دلار بۆ ئەوە تەرخان کراوە. ئەگەر هەماهەنگیەک هەبێت لە نێوان وەزارەتی بەس نییە نەخێر ئەگەر هەماهەنگیەک هەبێت لە نێوان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان وەزارەتی نەوتی عێراق بە چاودێری هەردوو سەرۆک وزەرا 10 ملیار دلاری بەلایەنی کەم دەوێت بۆ ئەوەی لە ساڵانی داهاتووە هەرێمی کوردستان هاوکاری حکوومەتی عێراق بکات لە ڕووی غازەوە. باش هەندێک پرسی دیکەی تایبەت بە وزە و نەوت باششتیکە بوو لە ڕووی سیاسی و هەر بۆ میوانەکەیش بەپەلە. عێراق لە ڕووی نەوتەوە سربەخۆ نەبووە. لە ساڵی 1970ەوە لەژێر ئینتیدابی بەریتانیەکان بووە لە ڕاستیە تا ساڵی 1950 دوای ئەوە تێکەڵەیەک بووە لە نێوان فەڕەنسی و ڕووسەکان و بەریتانیەکانە. لە دوای 2023ەوە هەر بیرە نەوتێک لێ درابێ و سیاسەتی وزەیی لە ڕاستیە
لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیشە لەژێر سوڵتەی ئەمریکیەکانە بۆ ئێوە ئەمریکایە بڕیارەدا چۆن مامەڵە لەگەڵم دراوە. سپاس دەکەم. دکتۆر ئەحمەد شەریفی دێمەوە لای تۆ زۆرمان باس لە هەوڵەکانی ئەمریکا کرد بۆ با بڵێن بچووکردنەوە و نێشتنی هەژمونی ئێران لە عێراق. پێم بڵێ هەموو ئەوانەی کە ئەکرێ ئەمریکا بیکەن بە لێدانی گروپە چەکدارەکانیشەوە ئەکرێ گۆڕانکارێکی دیاری کراو لە هاوکێشەی سیاسی عێراق دروست بکە بە تایبەت لە تەوازونی هێزی نێوان پێکهاتەکان و تەوازونی هێز لە نێوان خودی شیعەش هێزە شیعیەکان. بەڵێ بەڵێ لە ڕاستیدا چوارچێوەیە مانگی بە تێگەشتی من ناتوانیە پشتی پێبەستی لەبەرەوەی هەڵوێستی لەگەڵ ئێراندایە بەو بەڵگەی هەموو هێزەکانی ناو چوارچێوەی هەمانگی بەڕێز شەریفی هەموو هێزەکانی ناو چوارچێوەی هەمانگیەوە بڕیاریانە یان پێدەچێت لە ناو چوارچێوەی هەمانگی شاد جۆرێک لە ناکۆکی هەبێ. لە ڕاستیدا چوارچێوەی هەمانگی بە یەک ئاراستە دەڕوا کە ئەویش مەیلی بەلای ئێراندا هەیە کە ئەو پێی وایە کە عێراق بەشێکە لە بەرەی مەقاومە ئەمەش بۆ شێوە ڕۆژتووە و بڕیاری سوودانیش کاریگەرە بەم بڕیارە چوارچێوەی هەماهەنگی بەو ئاراستەیە کاریگەری لەسەر بڕیارەکانی سوودانی هەبووە زیاتر لە 2 ساڵە سوودانی 2 ساڵە نەیتوانیوە سەربەخۆی بڕیاری سیاسیە بێ یاسای نەوتوغاز ئاگەری یاسای نەوتوغاز تێپەڕێرایە ئەگەر وەبەرێنان لە عێراق بکرایە ئێمە دەمانتوانی ئاستی خوابژێویمان هەبێ لە سوتەمەنیدا و پێویستمان بە هاوردەی سوتەمەنی نەبێت لە وڵاتانی دیکەوە. میوانە بەڕێزەکەت باسی سعودیەی کرد کە سعودیە لە ڕێی نەوتی ڕەشەوە کارەبا بەکار بەرهەم دەێنێت ئەوەی کە هەرێمی کوردستان هەیەی ئەگەر وەبەرهێنانێکی نمونەی تێدا بکرێت ئێمە ئاستی خۆبژوەیەکی بەرزمان دەبێت بە شێوەیەکە لە سعود ئەم قسێتم پێ خۆشە دکتۆر ئەحمەد پێت وایە ئەمریکا پاڵ بە عێراقەوە بنێ بە ئاراستەی بەکارهێنانی غازی هەرێمی کوردستان ویستە ئەمریکیەکە زیاتر ئاواوە بڕوە؟ بەڵێ لە ڕاستیدا پرۆژەیەک بەداخەوەکە عێراق لەگەڵیدا نەڕۆشتیدا ئێمە چەندین بەرەمانەیە بۆ سوتەمانی ئێمە دەتوانین بگەینە دەریای ناوەڕاست لە ڕێگەی وڵاتە گەورەکانەوەش بە ئێرادی نێودوڵەتی دەبنێک وڵاتانی هەرێمی لە هەرێمی کوردستان بابەتی وەبەرهێنان هەیە ئەگەر دەواازەکانی بکرێنەوە لە ڕێگەی هەسەدەوە بە ڕووی سووریادا بگەینە دەریای ناوەڕاست ئەوە دەبێتە هۆی داهاتێکی زۆر گەورە بۆ عێراق ئەوەش دەبێتەوەی بەهێزکردنی بودجەی گشتی لە ڕێی دەواازە سنوورەکانەوە ئەگەر مافی سەربەخۆی بدرێ بە هەرێمی کوردستان بۆ بەڕێوەبردنەوە بەرهێنان لە داهاتەکانیدا مرکزیەتێکی زۆر هەیە لە ئیدارەدا ئەو حکوومەتەی لە هەرێمی کوردستان هەیە ئەوە بەرهێنان بکات و بەرهێن دیانی بکات بۆ نمونە پشت بە ئەڵمانیا بەسەکە ئێستا بۆ نمونە وەکو ئەڵمانیا پاڵپشتی عەلەویەکان دەکات کە شیعەن و هەروە پشتیوانی قەسەدە دەکات کە کوردن بەڵام ئەو لەسەر بنەمای مافی مرۆڤ و بنەمای کەمینەکان پشتیوانی دەکات ئێمە پێویستە کار لەگەڵ ئەڵمانیا بکەین ئەو لە ڕووی هێڵی غازەکانی نۆرد یەک و دووەوە بۆتە بەهێزترین ئابووری لە یەکێتی ئەوروپا ئەو مامەڵە لەگەڵ ئەو بابەتە دەکات ئایا دەتوانین ئەو پەیوەندی لەگەڵ ئەڵمانیا بقۆزینەوە و بەرهێنانی تێدا بکەین لە هەرێمی کوردستانەوە بەرهێنان بکرێت لە بگاتە سووریا و بگاتە دەریای ناوەڕاست
ئەوەش ڕێگری دەکات لە دەستوەردانی تورکیا و ئێران لە بڕیارە سیاسیەکانی عێراق بەڵکو کرانەوەیکی هەرێمی دەبێت بەبێ هیچ فشارێکی ئێران و تورکیا لەبەرەوەی تورکیا و ئێران هیچ کامیان نایەنەوەی عێراق سەر تۆ پێم بڵێ دکتۆر ئەحمەد شەریفی ئەمریکا بەو ئاراستەیە پاڵەنەیە کە دوورمان خاتەوە لە ئێران و لە تورکیا و نزیکمان خاتەوە لە بژاردەکانی دیکەی کە لە چواردەورمانن و ئەکرێ فشارەکانیان لە سەرمان کەمتر بێ ئەوەی ئێستا باست کرد ویستی ئەمریکایە ویستی ئەوروپایە بەڵێ لەم کاتەدا لە سەردەمی بایدندا ئەو ئەگەرە زۆر دوور بوو لەبارەوەی بایدن هیچ کێشە لەگەڵ ئیسلامی سیاسی نەبوو بەڵام ترامپ زۆر بە تەواوی جیاوازە ئەو کۆماریە ئەو بە ئاراستەیە دەڕوات کە پەیوەندیەکانی عێراق لەگەڵ وڵاتانی ناوچەکە ببڕێ لە کاریگەریەکانی ناوچەکە ببڕێت بەو شێوەیە و بەو بەرنامەی ترامپ ماڵمەڵی لەگەڵ دەکات ئەمەش بە دڵنیاییەوە دەڵێم کە عێراق لەسەر ئاستی هاوسەنگی ئەمنی و ئاسایش و ئابووری لەسەر ئاستی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکێشەیەکی نوێ هەیە بە شێوەیەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ هەنگاوێک نانێت و کاریگەریشی لەسەر داهاتوی عێراق دەبێت و پێم وایە فیدرالی و دوورکەوتنەوە لە مرکزیت و بە ئازادێشتنەوەی هەرێمی کوردستان وەک ئەوەی کە باس دەکرێت دەبێت بەشێکی گرنگ پایەکی گرنگ لە ئابووری عێراق و ئابووری تەنانەت ڕێگەی ئاوریشمیش کە چین باسی دەکات بەشێکی گرنگی تایدا پەیوەستبوونێتی بارەمی کوردستانە لە حەلەبەوە دەچێتە دەریای ناوەڕاست دێمەوە لات ڕاستیەکەی پێدەچێم جارە باسی سووریات لەگەڵا بکەم دکتۆر ئەحمەد شەریفی کاک دانا ئاوا بڕوا بەو لێکدانەوانە بن دۆ خێرەمی کوردستان لە ڕووی وزەوە ڕووی استراتیژیەوە بۆ ئایندەی ناوچەکە پێدەچێت دۆخێکی زۆر باش دۆخێکی زۆر باشە و بنەوانەیەکی زۆر گرنگ و بەڕاستی بەرچاویشە بۆ بیانیەکانەوانی کە لە عێراقا ئیسماری ئابوووریەکە ئیسماری سیاسیەکەن و تەوانێت بنکە هەواڵگیریەکانیش هەرێمی کوردستان نقطەیەکی زۆر گرنگە یعنی بۆ گەشەپێدانی عێراق بەڵام ئەوەی لە عێراقا هەیە مەسەلەی مەزهەبیە و مەسەلەی جیاکاری نەتەوەییەوە دەستێوەردانی دەرەکی وای کردووە کە لەگەڵ هەرێمی کوردستانە لە ڕاستیا ڕێک نەکەون هەرێمی کوردستان جگە لە کێشە ناوخۆیەکانی خۆی گەرم دوو هێزە سیاسیەوە هێزەکانی تر هەمویان لە ڕووی نەتەوەییەوە لە داهاتوی هەرێمی کوردستان بڕوانینەوە هەرێمی کوردستان نقطەیەکی زۆر گرنگەوە ئێستا هەرێمی کوردستان لەسەر وزەی جیهانیە لە ڕاستیا لە ڕووی نەوت و گازەوە و مامەڵەیەکی سیاسی دروست دێوێ و کێشە ناوخۆیەکانی خۆی هەڵکا لەگەڵ خەڵکەکەی خۆیان اینجا لەگەڵ حکوومەتی عێراقا لەگەڵ ناوەندە لە ڕاستیا بێ ئەم کابینەی داهاتوو استراتیجێکی وای هەبێ کە داهاتوویەکی وا بڕەنگێنێ لەگەڵ عێراقا بە چاودێری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بێ و چاودێری بەریتانیا بێ و چاودێری فەڕەنسا بێ ئەو وڵاتانی کە دەستی زۆر گەورە و گرنگیان هەیە لە ڕووی بەرهێنانی وزە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی سەربازیەوە لە هەموو ئەو ڕوانێ ترەوە ئێمە گەر مەجای بۆ نمونە ئەو بڕیارەی ترامپ بۆ ڕاگررتنی غاز لەگەڵ ئێرانیشە ئەگەر ئەم بڕیارەش نەبێ دۆخی ئێران لە ڕاستیە لە ڕووی دابینکردنی وزە بۆ ناوخۆی خۆشی کێشەیەکی زۆر گەورەیە یعنی لە مانگی ڕابردوو دوومانی ڕابردووە زیاتر لە 14,000 مێگاوات کارەبا کەمی کردو بۆی هێرشەکانەوە بووە ئەو میوانە بە ڕێزە ڕاست دەکات سعودیە لە ڕێگەی نەوتی ڕەشەوە لە ڕاستیا نەوت کارەبا پەیدا دەکات ئێرانی شەروا بووە بەڵام ئێستا جۆرێکی تر لە نەوت هەیە لە ڕاستیان لەم نەوتە ڕەشە خراپترە مازۆتی پیاڵن ئێستا ئێران دەستی کردوێتە ئەوە واتە کێشەکانی ناو ئێران کێشەیەکی ئالۆزین ئالۆزیەکانیشی ئەوەیە کە بۆ چەندین ساڵە لە ڕاستیا لە ساڵ 1970ەوە کێشەی ئابووری زۆر گەورەی لەسەرە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەلایەن دەوڵەتانی ناوچەکەەوە لەلایەن ئەوروپاوە لە ڕاستیا بەڵام ئەوەی هەیە وەکو کێشە سیاسیەکە کە من نەمویست باسی لەسەر بکەم لە ئێستا ئێمە دوو هاوکێشەمان هەیە دوای بایدن هاوکێشەی رووسیامان هەیە لەگەڵ ئەوروپا کە ئەمریکا چاوەڕێ حەلکردنی ئەو کێشەیە بەرامبەر بەوەی کە کێشەی ئەوروپا و رووسیا حەل بکرێ بە
بەگشتی و ئەوروپای ڕۆژهەڵات لەگەڵ ئۆکراینە و پاشان بەرامبەر بە ئەو مرونەتەی ئەمریکا بۆ رووسیا چی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و ئەمریکا بۆ ماوەیەکی زۆرە لە ڕاستیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە خودی عێراقیشا دواکەوتووە لەبەر ئەوەی ئەوە نەبوونی بەرنامە و استراتیجی ئەمریکا بوو لە ڕاستیا وای کرد کە ئێران زاڵ بێ بەسەر عێراق کە تورکەکان زاڵ بێ بەسەر عێراق و من پێم وایە کاتی بچووکردنەوەی دەوڵەتانی ئیقلیمیە دەوڵەتانی ئیقلیمی بە یەک شێوە جارێکتر گەورە دەبنەوە تەنها لە ڕێگەی ئابووری و چۆنێتی سیاست و دیبلۆماسیەوە لە ڕێگەی سەربازیەوە بە هیچ شێوەیەک ناتوانن ئەم هەنگاوە بنێن بەرامبەر بە هەرێمی کوردستانیش لە ڕاستیا لە داهاتوە و بەرامبەر بە عێراق ئەمە بۆ ئێران ڕاست بوو و لە ڕابردووە بینیمان هەموو پرۆکسیەکانی ئێران چی لە فەڵەستین و چی لە سووریا و چی لە عێراقیش تا ڕادەیەک و چی لە لوبنان بەرەو پاشەکشە ڕۆیشتووە ئەمە وای لە ئێران کردووە کە جۆرێک لە سیاست لە ڕاستیا لە داهاتووە پیادە بکە کە لەی هەفتاونۆ نەچێت لەوەی کە تەزدیری شۆڕشێ کرد بۆ دەرەوەی خۆی ئێستا ئیکاتەوە حکوومەت بۆ ناوخۆی خۆی چی کاتێک ئەو کاتێک کە گوێڕایەڵی سیاست و پەیامەکانی ئیدارەی ترەمپ دەبێت و سیاست و پەیامەکانی دەوڵەتانی زلهێز دەبێت لە ڕاستیا ئەم بڕیارەی دەستگای ئاسایشی نەتەوەیی ئەمریکا وەزارەتی خارجی تەنها بۆ عێراق نییە بۆ ئێرانە بەرامبەر بەوەی کە هەناردەی نەوتی بۆ وڵاتی چین بوەسێنێ و ئەو پەیوەندیە بازرگانی لە ڕێگەی ڕێکخراوی بریکسەوە هەیەی لەگەڵ هێندابی وەسێنێ و هەندێک هامشۆی دارایی و سپیکردنەوەی پارەی لەگەڵ دۆستەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە بۆ هەموو وەستانی ئەمێ دەیەوێ ئێران بخاتەوە ئەو قاڵبەی کە دەوڵەتێکە نەک دەوڵەتێکی زلهێز ئەمە ڕاستە بۆ کێش بۆ تورکەکانیش ڕاستە کە لە داهاتوە دەیبینین لە سووریا و بۆ سعودیش ڕاستە ئەگەر بێوێ نەوەسێت تەزدیری بۆ نمونە سیاسەتی خارجی سعودیە بکە لە سەرکەندا و پاشان بیپەڕێنێتەوە بەرامبەر بە ئەمەش ئێمە دوو جۆر هێزمان هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆڵی گەوریان هەبووە یەکێک لەوانە لە ڕووی سوننەکان ڕێگەی قەتەر و تورکەکانەوە بووە شیعەکان لە ڕێگەی ئێران و عێراقەوە بووە عێراق خاوەنی دەسات و پارە بووە و گەندەڵی بووە تا سەرچاوەیەکی دارایی زۆر باش بۆ هێزە سەربازەکەی ئێران قەتەریش سەرچاوەیەکی دارایی زۆر باشە بۆ تورکیا من پێم وایە ئەوروپیەکان لەمە گەشتون و هەست بەو خەتەرێش دەکەن بۆیە ڕۆڵ دەگەڕێنەوە بۆ دەوڵەتان بۆ ناوەندان بۆ پایتەختەکان و من پێشم وایە لە داهاتوویشە هەرێمی کوردستان و هەولێریش بەشێکە بێ لەو یاریە یعنی ڕۆڵی پێدەدرێت باش دکتۆر ئەحمەد شەریفی کاتم کەمەوە بەس حەزەکەم پرسی سووریات لەگەڵا باس بکەم زۆر بە کورتی ئەپرسم عێراق ترسی هەیە یان ڕۆڵی هەیە چونکە پێم وابێ لە ماوەی ڕابردووە دیمەشق ئەحمەد شەرع پەیامێکی ناردبوو بۆ عێراقیەکان و تو بووی هەست بە جموجوڵێکەکەین گوایە ژوورێکی ئۆپەراسیۆن دروست کراوە لە عێراق براکەی بەشار ئەسەدیش گوایە بۆ ماوەیەک لێرە بووەوە کارەکرێ بۆ تێکدانی دۆخی ئاسایش لە سووریا زانیاریەکانی ئێوە لەو بارەوە چیەڵێ خوێندنەوەکانتان چیەڵێ لە ڕاستیدا ترسێک هەیە لە بڕیاری سیاسی عێراق بە ئاڕاستەی ئێران وای دەبینێت کە سووریا بەتێکی گرنگ بوو بۆ ئاسایشی ئەمنی عێراق ئێستا ئەم هەژمونەی لە سووریا دۆڕاندووە ئەوە هەروە تورکیا کۆنتترۆلی کردووە بۆیە ترسێک لە تەسفی حساباتی نێوان لایەنەکان کە لە سووریا بۆیە پێویستە ژیریەکە بێت لای بڕیاری سیاسی عێراق بچن بۆ هۆکاری دووەم بگەڕێن بۆ ئەوەی کە بڕیاردان جێبێڵن بۆ گەل پێویستە عێراق بە شێوەی دیبلۆماسی و سیاسی بەشدار بێت لە سووریای نوێ بۆ ئەوەی لە ڕێگەی سووریا بتوانێتە بگاتە دەرێ ناوەڕاست پێم وایە لە ڕێگەی ئەحمەد شەرع و هەسەدەوە کە هاوپەیمانی ئەمریکایە عێراق دەتوانێت ڕۆڵێکی گرنگ بگێڕێت بۆی ئەم دۆخە بقۆزێتەوە ئامادەکاری بکات بۆ قۆناغی ڕاگوزار و پێگەێنانی
فیدراالێت و دادپەروەری کۆمەڵایەتی لە سووریا و ڕۆڵ بدرێت بە کەمینەکان بە پێی دۆخی جوگرافی خۆیان و پێم وایە کە و بەرهێنانێکی نمونەی هەیە کە ئێستا لە بەردەم سوودانیدایە هێزەکانی هەسەدا بە شێوەی جوگرافیا لە ڕووی جوگرافیەوە وەکو گەنجینەیەکی بە نرخوان چونکە سنووریان بە دکتۆر ئەحمەدش شەریفی ئەم قسەی هەر بۆ عێراقیان بۆ هەرێمی کوردستانیش ڕاستیەکەی ئەوەی کە ڕۆژاوای کوردستان هەسەدە وەکو عمقی استراتیژی ببینن. هەرێمی کوردستان پەیوەستە بە حکوومەتی فیدراالیەوە هەرێمی کوردستان توانای نەرمینواندنی هەیە هەر کاتێ گڵپی سەوز بۆ هەرێمی کوردستان هەڵ بکرێت بچێت بەرەو ڕووی هەسەدا و پەیوەندی ڕۆشنبیری و ئابووریشیانە بێ بۆ ئەوەی بتوانەوە بەرێنان لە وزەی نوێدا بکەن بۆ پێی سنووریان بە دەریای ناوڕاستەوە هەیە. ئەمریکاش ترسی لەو ئاڕاستە سیاسەیەکە لە عێراقی و نزیکە لە ئێرانەوە ئەگەر بە ئاڕاستی پێچوانە سوودانی کار بکاتەوە زۆر سوودی دەبێت و کاریگەری زۆری لەسەر عێراق دەبێت بەڵام ئەگەر بەڕاستی شەدا بڕوادەوە هەڵەیەکی زۆر بەلامەوە گرنگە. ئەگەری دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان پرسی بە قاچاغبرنی نەوت کۆتایی پێهێنێ زۆر بە کورت ئەمەشەم بڕیارە بەشێکە بۆ هەموو عێراقیەکان و لە زمانی هەرێمی کوردستانیشەوە دووریش نییە چەند کەسایەتیەک و وەک باز دەکرێ و میدیاکان باسیەکەن ڕۆژهڵاتی ناوەڕاست بکەونە ژێر کاریگەری و ئەو بکرێنە لیستی تیرۆرەوە چونکە لە ماوەکانی ڕابردووکەن و هەرێمی کوردستان وەسێنراوە قاچاقیەکی باشی لێکراوە و بە هەدەر دراوە. ئەمە چانسێکی ترەداتەوە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لە ڕێگەی هەناردەکردنەوەی نەوت و ڕێکەوتنی کۆمپانیا نەوتەکان و حکوومەتی عێراقەوە واکا لەم پاڵە لە تەنیشت ئەمەوە دەستوری خۆی بنۆسێتەوە یاسای هەمواری نەوت و گازی هەرێمی کوردستان هەموار بکاتەوە و جۆرێکی دەوڵەتیانە و ئیتیکانە مامەڵە لەگەڵم. سوپاس دەکەم دانانەقی ڕۆژنامەنووسی ئابووری و نەوت دەستت خۆش بێ. سوپاس دکتۆر ئەحمەد شەریفی سپۆڕی بواری ئاسایش و استراتیژی. سوپاس دەکەم لە بەغداوە لەگەڵ ماوەی دەستت خۆش بێ. بەدوعا.